یانەی هەولێر دوای 12 ڕۆژ لە مەشق و ڕێنان لە هەولێری پایتەخت بەرە وڵاتی ئوردن بەڕێکەوە بۆ تەواوکردنی خۆئامادەکاریەکانی بۆ ڕوبەڕبوونەوەی کیچی هۆنگ کۆنگ لە نیوەی کۆتایی جامێکیتی یانەکانی ئاسیادا. یانەی هەولێر دوایین مەشق و ڕاهێنانی خۆی لە پایتەخت ئەنجامدا و بەرەو وڵاتی ئوردن بەڕێکەوت. یانەی هەولێر دوای ئەوەی لە یاری چوون و هاتنی قۆناغی هەشتی جامیەکێتی ئاسیا سەرکەوتنی بەسەر هانۆی ڤێتنامی تۆمار کرد و گەڕایەوە هەولێر ماوەی 12 ڕۆژ ڕۆژانە مەشق و ڕاهێنانەکانی خۆی لە نێو یاریگای فەڕەنسا و هەریری ئەنجامدا و بەیانی ئەمڕۆ پێنجشەممەش دوایین مەشقی خۆی ئەنجامدا و نیوەڕۆی هەمان ڕۆژ لە ڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەرەو وڵاتی ئوردن بەڕێکەوت. ئەمڕۆ پێنجشەممەشان دیانەوەرشی هەولێر بەرەو وڵاتی ئوردن بەڕێ دەچێت دوای ئەنجامدانی دوایینەکەی مەشقی خۆی لە یاریگای شێت فڕانسۆرێری شان دیانەکە لە 19 یاریزان پێکاتۆ لەگەڵ ستافی ڕاهێنەران و کارژێڕی تیپەکە بە مەبەستی خۆئامادەکردن یاریەکە لە یاریگای میر محەممەد لە شاری زەرقا بەڕێوە دەچێتن لە وڵاتی ئوردن. یانەی هەولێر بۆ ئەم یاریە بە نیازە ئۆردوگاچی مەشقی کورد لە وڵاتی ئوردنەمدا بۆی ڕاریزانەکان لە کەش و هەوای ئەم وڵاتە ڕابین و باشتر شێوە خۆیان ئامادە بکەن وەرەی یاریزانە یەکجار بەرز بە پاڵپشتی جەماوەر و دەستێک کارجێریانەکە پەیمانیان داوا کە بتوانن ئەنجامێکی دڵخۆشکەر بۆ یانەکەیان تۆمار بکەن و بە سەرکەوتنێکی گرنگ بۆ هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بگەڕێنەوە. دەستەی ناوبژێنیارەکە لە وڵاتی سریلانکا و سەرپەرشتێکە وڵاتی ئیماراتە پەنا بەخوا بە یارزانانمان دەتوانن سەری کورد و کوردستان لەم یارە و لەم پاڵەوانتێ بەرز بکەنەوە. یاریزانانی یانەکەش بە شێوەیەکی باش ئامادەن بۆ یاریەکە تەنها سەرنگ موحسین و حاتەم زێدان و نەبیل سەباح نەبێت کە پێکانی سوچیان هەیە و چاوەڕوان دەکرێت بۆ یاریەکە ئامادە بن. لە ئاستەشی بەرزینداین و هەموو یاریزانەکان وعدیان پێداینە شتێکت دەمەوێت پێ برم ئەو یاریزانێمان هەر یەکەیان دەبی وەکو پاڵەوانە حسابی لە بۆ بکرێت چونکە لەو وەزعی ئەمە کە ئێستا کەسین بەشداری دەکەین دەخۆ دەزانانی ئەو قەیرانەی کە مەسەن دارای بەسەر کوردستان و بەسەر ئەوەی مەداهاتیە لەگەرەوەش ئەو یاریزانە دوونە لەگەر دەستێک کارژێری دانیشت بوون بەبێ هیچ ئەوەی گلەی و گلێوەچیان هەبیتن کە جارێزان عەقدی پاریشان وەرنەگرتیە بەڵام وعدیشاندایە کە ئەوانە هەر یەکە لەو یاریزانانە چ لە عەرەبەکان چ لە کوردەکان چ لە بیانێکەوە لە بیانەکان بەس ڤیکتۆرمان مایتەوە کە بتوان ئەنجامەکی زۆر چاک بەدەست بینن. سەباح هەندێک نەخۆشە تووشی ئەنفلەوەنزەی بەسی تات بوو سەرهەنگمان بەداخەوە ئەوە تەبعاً پێکانەی هەیە لەگەر حاتەم زێدانی ژێژ پێکانێکی خەفیفی هەیە ئەوانی کە کەسمان پێکانەی نییە و هەمان ئامادەنە بۆ یاری ئەو یاری لەگە کچی هەرچەندە فەریقی کچی تیپەکی زۆر بەهێزە. وا بڕیارە ڕۆژی سێشەممە لە یاری چوونی نیوەی کۆتایی جامیەکێتی ئاسیا یانەی هەولێر لە یاریگای ئەمیر محەممەد زەرقا لە وڵاتی ئوردن میوانداری کیچی هۆنگ کۆنگ بکات و یانەکە دەیەوێت لەو یاریە سەرکەوتن تۆمار بکات بۆ ئەوەی لە یاری هاتنەوە بە کەمترین ماندووبوون بگاتە یاری کۆتایی. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێم هەولێر.